دەوڵەتی بەرخۆر دەستەواژەیە کە لە زانستی سیاسی و پەیوەندیێنە دەوڵەتیەکاندا بەکاردەهێنرێت بۆ ئەو دەوڵەتانی کە زۆرینەی داهاتی نەتەوەییان لە ڕێگەی بەکرێدان و فرۆشتنی سامانی سروشتی و مڵکە نەتەوەییەکانیان بە بەڵێندەرە بیانیەکان بەدەست دەهێنن و عێراق و هەرێمی کوردستانیش دوو نمونەی بەرچاون. بۆ یەکەم جار ئەو دەستەواژەیە لە سەدەی 20دا بەکارهێنرا وەک ئاماژەیەک بۆ ئەو دەوڵەتانەی کە بە سەرچاوە سروشتیەکانی وەک نەوت و غاز دەوڵەمەندن، بەڵام دەشکرێت ئەو وڵاتانیش بگرێتەوە کە بە زێڕ و نەختینەی یەدەک دەوڵەمەندن، یان ئەو وڵاتانی کە پشت بە یارمەتی دەرەکی یان داهاتی پرۆژەی استراتیژی وەک بنکەی سەربازی دەبەستن. تایبەتمەندیەتی دەوڵەتی بەرخۆر لەوەدایە کە ئابوووریەکەی پشت بە تەنها یەک سەرچاوی داهات دەبەستێت و حکوومەتی ئەو وڵاتیش سوودمەندی یەکەمە و میلەتیش بۆ بژێوی چاوی لە دەستی حکوومەت دەبێت. لەو کاتەوەی نەوت لە هەرێمی کوردستاندا دۆزراوەتەوە لەلایەن زۆرێک لە چاودێرانەوە حکوومەتەکەی بە بەرخۆر ناو دەبرێت بەهۆی ئەوەی پشتی لە سەرجەم کەرتەکانی تر کردووە و تەنها خەمی فرۆشتنی نەوت و دابینکردنی خەرجە سەرەکیەکانی دەوڵەت و موچەی نزیکەی 2 ملیۆن فەرمانبەری هەیە. دێنیز ناتالی لێکۆڵەری پێشکەوتوو لە ناوەندی لێکۆڵینەوەی استراتیژی نیشتیمانی لە زانکۆی بەرگری نیشتیمانی لە ئەمریکا دەڵێت هەرێمی کوردستان بە هەمان ئاراستەی وڵاتانی تری بەرخۆر دەچێت، چونکە بە زۆری پشت بە داهاتی نەوت و فراوانبوونی کەرتی گشتی و هاوردەکردنی خواردن و کەلوپەلە سەرەکیەکان لە دەرەوە دەبەستێت و لە بواری دیموکراسیشدا لە پاشەکشێدایە. ناتالی دەڵێت بەشێکی گەوری ئەو هۆکارانش بەهۆی نەفرەتی نەوتەوەیە. بەر لە ساڵانی 60ەکانی سەدەی ڕابردوو داهاتی نەوت بڕێکی کەمی لە داهاتی حکوومەتی عێراق پێکدەهێنا، بەڵام لە ساڵانی 60ەکان و سەرەتای 70ەکانی سەدەی ڕابردوودا داهاتی نەوت بووە سەرچاوی دابینکردنی ڕێژەی لە سەدا 60 کۆی داهاتی گشتی عێراق. لە ساڵی 1973 بەدواوە عێراق زۆر بەڕوونی بوو بە وڵاتێکی بەرخۆر و تا ساڵی 1970 عێراق بڕی لە سەدا 86 داهاتەکەی لە فرۆشتن و هەنداردەکردنی نەوتەوە دەست دەکەوت، بە شێوەیەکی بەرچاویش باش لەسەر کەلوپەلەکان لابران. بەڵام لە دوای ساڵی 2003ەوە لە سەدا 95 کۆی گشتی داهاتی عێراق سەرچاوەکەی نەوتە. زۆرێک لە وڵاتانی بەرهەمهێنەری نەوت بەهۆی سیاسەتی هەڵی سەرکردەکانیانەوە بوونەتە وڵاتی بەرخۆر کە زۆربەیان لە خۆرەڵاتی ناوەڕاستدان و بریتین لە عێراق و ئیمارات و کۆیت و قەتەر لەگەڵ ڤەنزوێلا لە ئەمریکای لاتین و لیبیا لە باکووری ئەفریقا و سەرجەمیشیان ئەندامن لە ڕێکخراوی ئۆپێکدا. هەرێک لە ئێران و سەعودیەش هەنگاوی بەرچاویان ناوە تا چیتر وڵاتی بەرخۆر نەبن و کار دەکەن لەسەر فرە سەرچاوەی داهات و بەهێزکردنی کەرتی تایبەت. دەوڵەتی بەرخۆر زۆر کات دووچاری قەیرانی کورتهێنانی بودجە و ڕاوەستانی پرۆژەی گشتی و قەرزکردن دەبێتەوە. لەلایەکی ترەوە ڕۆڵف شوارس نووسەری کتێبی جەنگ و دروستکردنی دەوڵەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەڵێت جەنگی چەند ساڵەی عێراق و پەیڕەوکردنی سیاسەتی ئابووری بەرخۆری کاریگەری زۆر خراپی هەبووە لەسەر دەوڵەتی عێراق و وای کردووە دەوڵەتێکی لاواز و شکست خوارد و دەربچێت. بەشێک لە چاودێرانیش لەو بڕوایەدان دۆزینەوەی نەوت و نەبوونی باش لە دەوڵەتانی بەرخۆر سەرەتایەکە بۆ دروستبوونی ڕژێمی سەرکوتکەر و کۆمەڵگایەکی بێدەنگ، چونکە نەبوونی باج هۆکارێکە بۆ ئەوەی هاوڵاتیان کەمتر فشار بخەنە سەر حکوومەت بۆ جێبەجێکردنی داواکاریەکانیان. کاروان شێخ محسین NRT